ئێستا داوا لە شاعیری هەستناسک خاتو کەژاڵبووریەکەی بفەرمێت بۆ خوێندنەوەی دەتە شاعرەکانی و ئێوارەکەمان لە کەرکووک جوانتر بکات و بێڵازێنێتەوە. فەرموو خاتو. مۆبایلەکان خامۆش بکەن، چاوتان ماچەکەی بەڕێزە. بەڕێزان سڵاوتان لێبێت، زۆر بەگەرمی بەخێرهاتنی هەموو لایەکتان دەکەم. وەکو چۆن نیشتیمان، هەموو نیشتیمانێک، هەموو خاکێک ڕۆژێکی تایبەتی مێژوویی هەیە کە بە ڕۆژی نیشتیمانی ناوزە دەکراوە. بۆ منیش ئەکرێ ئەم ئێوارەیە کە لە تەنیشتی گڕی بابە گۆرگوڕەوە دانیشتوم بە ڕۆژێکی مێژووی ژیانم ئەژمار بکەم، چونکە ئەمڕۆ هاتوومەتە خزمەتی ئێوەی بەڕێز، ئێوەی کەرکووکی، ئەو کەرکووکیانەی کە هەڵگری ناسنامەی نەتەوەیی ئێمن، ئەو کەرکووکیانەی کە بە چارەسەرکردنی کێشە نەتەوەییەکەی شارەکەی ئەوان مانای وایە دۆزی گەلی کورد زۆر ڕۆشتۆتە پێشێ و هیوادارم ئەو ڕۆژە ببینم ئێوە ڕەزامەند بن لە بەرەو پێشچوونی دۆزی ئەم شارە، چونکە مانای وایە خەباتی نەتەوەیی ئێمە هەنگاوێکی زۆر دوور و درێژ و گەورەی بڕێوە. من ئێستا ئەگەر ڕوخسەتم بن بە ڕیکلامێک داخڵی کۆڕەکە ئەبم. ڕیکلام لە بەرزاییەکانی ڕۆحەوە سڵاوتان لێبێ. شقەیەکم هەیە بۆ فرۆشتن، ئەکەوێتە بەرزترین شوێنی سەرمەوە، ئەڕوانێ بەسەر پانتایی جەستەمدا، کۆی نسکۆکانی ژیانمی لێوە دیارە، لە بینایەی 54 تەمەندایە، بە تەواوی دەستکاری کراوە و ڕووپۆش کراوە، دیوارەکانی بە قەتماغەی برین، سەقفی کونافی کونکونی دڵ و جگەر، شوشەی پەنجەرەکانی دەبڵ بڕبڕەی شکاو، عەرزیەکەشی دەریایەک فرمێسکی ڕژاو، پێک هاتووە لە 4 ژووری ئازاری لە بن نەهاتوو. یەکەمیان ماستەرێکی گەورەی ئەلهاویەیە، تا بڵێ بۆ زستان گەرمە و داغ بووە، بۆ ئەو دایک و باوکانە زۆر گونجاوە کە تا مردن ژیان بەس ئەیان سووتێنێ. دووەمیان میوانێکی تەواو جەحیمە بۆ پەیوەندی کۆمەڵایەتیە بجڕاوەکان. سێیەمیان ژوورێکی سەقەرە، ئەتوانی بۆ کوڕەکان بەکاریان دێنی، ئەوانەی کە عیشق فێرە سووتانیانە و لە دۆزەخی شابن بەشیان کرێکاریە. چوارەمیان بۆ کچەکانە، ئەم ژوورە لەزایە بۆ ئومێدی بەدینە هاتوو. هۆڵێکی بەدبەختی گەورەشی تایە، نەخشە سازێک لەسەر شێوەی ئەلحەتەمە دایڕشتووە، لە ناویدا کۆی ئەندامانی خێزانێک تا ئەمرن حەتم و تەحتیم بەشیانە. چێشخانەیەکی مۆدێرنیشی تایە کە ڕستەکانی لە ئەلسەعیرەوە هاتوون، ڕۆژانە دایک تایە ئەبێ بە خەڵووز. مشتەمەلاتێکی گەورەش کە ساجی دەرگاکەی شاشەیەکی گەورەیە بۆ گەیاندنی عەیب و ئەورەتی خێزان بە گەڕەک و دراوسەی ئەمدی و ئەودی و. شوقەکە کەوتۆتە قاتی 206 ئێسکە شکاوەکانی جەستەوە، 2 ئەسانسۆری لە باڵای ماندوو تایە، وەک گۆچان ئەچێتە ژێرباڵی پیریتەوە و بەرزت ئەکەنەوە بۆ ئاسمانی ڕۆح دەرچوون، هەتا چاو فرمێسکی تیابێ
ئاوی لێ نابڕێ هەتا شۆک مرۆڤ بەرنەدا کارەبای بەردەوامە دوو باڵکۆنی لەسەر شانی شکاو تێدایە یەکیان ڕووی کردوتە ڕۆژ هەڵنەهاتنی بەختەوە و ئەوی تر بەسەر ڕۆژ ئاوابوونی هیواکانە ئەڕوانێ بۆ زانینی نەرخ ژمارە سفری هیچ و پوچی ژیاندانێ نرخەکەیتان لە مەسنجەری بێکاریەوە پێدەگات دەشتوانن بە تەلەفۆن پەیوەندی بە ژمارە بە فیڕۆچووەکانی تەمەنەوە بکەن کۆت ساڵی لەدایک بوون و کۆچی دوایی تێل 2 3 4 ڕاکەڕاکی ژیان هەتا دوای قەسیدەی نزا ئەم قەسیدەیە پێشکەش کراوە بە کۆی هەموو ئەو ژنانەی کە لە خەباتی نەتەوەیی ئێمەدا شەهید بوون بە تایبەتی بۆ ساڵیادی 2 جار قەسیدەم نووسیوە بۆ شەهیدانی پاریس یەکەمیان ئەگەر لە پاریس ئەژیام دووەمیان قەسیدەی نزا هەردوو قەسیدەکە بە دەنگی عادڵعەزیز خوێنراوەتەوە بۆ تێڤی قەسیدەی نزا ئیلاهی پشوویەک بە مردن بدە چەندین ساڵە سارا بە سارا ئەگەڕێ و بە دوای ڕووناهیە وەکو مەجنون دەرگای لەیلایەک نەماوە نەیکوتێتەوە ئیلاهی ڕوحمێ بە عەقڵی بکوشکە ئەیامێکە توێی مێژوو ئەپشکنێ و سەرەداوێکی لە ناو خوێنمانە دەست نەکەوت تا بە لوغزی تیرۆری ببەستێتەوە ئیلاهی دەستێ بە باڵی دوژمنەوە بگرە و لە مەغزای ڕق لە ڕازی شەڕ دووری خەوە ئیلاهی ڕەحمێ بە شکۆی شمشێرکە بەدە جەلادەوە شکا و شەوکەتی ئەم بەرخۆدانەی پێ نەشکێنرا ئیلاهی لە نەزاکەتی خۆتەوە ڕەحمێ لە سەڵتەنەتی خۆتەوە بەقایەک لە هەیبەتی خۆتەوە مۆڵەتێ بە شەڕانگێزی دوژمن بە پشوویەک بۆ بەرەکانی جەنگ بگێڕەوە ئیلاهی بیبەرەوە بەر هەیمەنەی خۆت ئەم هەموو خوێن ڕشتنە خۆت دادوەربە لەم هەموو مرۆڤ کوشتنە ئیلاهی بە سەرنجێکی وردەوە تەماشاکە تاوان چەند گوناهە لەبەر پێی شەهیدا فیشەک چەند ماندووە لە هاتن بەڕووی شەهیدا شەهید هەر نامرێ و کوشتن ئیتر تاقەتی چوو کات ئیتر حەوسەڵەی نەما و پیلان بەدەست فیاسکۆوە پەرش و بڵاو شەهید هەر ئەژی و خوێنیش هەرچەند ئەکا وشک نابێتەوە شەهید بەردەوام هەر هەن و خەم خەریکی خواردنی خۆیەتی و تاو نابێ شەهید هەروە بە پێوەیە و هەر ناکەوێ و ئەم ڕۆژگارش ناتوانێت تاوێ بچێتە ژێرباڵی شەوەوە و کەمێک ڕاکشێ شەهید هەر بەردەوامن و واتایەکیان نەهێشتۆتەوە بۆ مردن ئیلاهی ڕووناهی خۆت بنێرەوە سەرزەوی و سارایەک بکە بە منزڵگەی ئەم هەموو لەیلا شەهیدە ئەم هەموو شەڕڤانە و ئەم هەموو گەریلایە و ئەم هەموو پێشمەرگە عەقیدە ئیلاهی زۆر کەس لە بەندەکانی تۆ بەتونەکانی نەماندا هەموو ڕۆچوون جەلاد و خیانەت لۆمپینەکانی سیاسەت ڕیشنەکانی دیانەت
زۆر شتی تریش نەوی بوون. خاک زۆر شت گۆڕا، خاک زۆر دۆڕا، وەلێ شەهید سەری هەر بڵند ڕاگرتووە و گایە نەمری خاوەندارێتیان ئەکا و گایە خەبات خۆی بەوانەوە با ئەدا و گایە نیشتیمان ئەڵێ تەنیا هی منن، گایە بەرگری ڕەوا لە خۆی خەنی ئەبێ و دەست ئەگرێ بە شکۆی ژنەوە. گایە بەرخۆدان بە هەموو لایەک ئەڵێ ڕاوەستن ئەم مینیاتۆری کۆڕەوە شەهیدە ڕۆنڤیسێکە لە بڵاڤۆکی منەوە، لە نووری خوا ڕووناهیەک، لە مڵکی خواوە سارایەک، لە عیشقی خواوە لەیلایەک، بە نزاوە بگرم سەترێ بەدەست ئەم هەموو سەرۆک و دکتاتۆرە مەجنونەوە. ئیلاهی مۆڵەتێک بە بەفیشەک و غوسڵێ بە تاوان و سزایەک بە ملهوڕی و ناوبڕێ بە خەمردنەوە، پشوویەک بدە بە جەنگ و نورێک بە نیشتیمان و ڕەحمێکی خۆت بە خەدڵی دوژمنەوە. ئیلاهی کچانی خۆری ئەمەش قەسیدەیەکە بۆ ئەو ژنانەی کە لە خەباتی ڕەوای گەلی کوردستانە لە هەر چوار پەرچەی کوردستان شەهید بوون. ناوی کۆمەڵێ شەهیدی تیا هاتووەکو ژینە ئەمینی، لەیلا قاسم، نەسرین قادری، شەهید نەسرین عەبدوڵڵا کە لە ساڵی 1970 لە مەنزومەی شیمالی کەرکووک بە قەرارێکی تایبەتی عەلی حەسەن مەجید قەتع ڕقاب کرا، و هەروەها شیڤا گەردی کە دیسانەوە شەهیدی دەستی داعشە، و کۆمەڵێک ژنی کە شعرەکەم خوێندەوە خۆتان بەرناوەکانیان ئەکەون. کچانی خۆری ئێمە وەکو چۆن گەلی کورد پێمان ئەوترێ سۆمەریەکانن، میتانیەکانن، میدیەکانن، و هەروەها پێشمان ئەوترێکە هۆریەکانین. بەس من لێرە بە خۆری، چونکە بە خۆریشی پێ ئەوترێ، هۆریشی پێ ئەوترێ، هۆریش، یعنی من بە سێ جۆر لە مێژوودا خوێندومەتەوە. کچانی خۆری، کچانی وڵاتی خۆر قەت نامرن کە شەهید ئەبنە پرشنگ، ئەبنە گڕوتین، ئەچنەوە نێو بەرگی هەتاو، ئەبنەوە بە توێکڵی زەوی و ئەچنەوە نێو هەناوی ئاو. کچانی وڵاتی خۆر قەت نامرن کە شەهید ئەچنەوە نێو دووتوێی مێژوو، ئەبنەوە بە ڕاستیەکی سەلمێنراو بە جەدەلێک لەسەر ڕابردوو. کچانی وڵاتی خۆر قەت نامرن کە شەهید ئەبنە هۆزانڤان، ئەبنەوە بە پروشەیەکی سارد، بە سروەیەکی شمشاڵژەن، بە ورشەیەکی گۆرانی بێژ. ئەگەر بە برین و خوێنەوە بیان نێژین ئەبن بە حەیران بێژ. ئەو کاتەی دەیان بین بۆ ناشتن دەکەونە لاوەکچڕین، لێ لێوەی لێ لێ لا لۆلۆم، دوو توورەکەی لێوان لێوم لە خەم و باری، بەسەر هەردوو شانشکاوەکانی خۆمەوەم، ڕۆژانە بۆ هەرکوێ ئەڕۆم لەگەڵ خۆما ئەیان گێڕم. بارێک ناومێدیم بەسەر سنگمەوە، ڕۆژانە بە فرمێسکی چاوم خۆم دەدێرم، لێ لێ لە لالیا جووتێ پێڵاوی شوناسم لە پێدایە، یەکیان لە مارکەی هەڵۆیە و ئەوی ترچیا. کەچی خۆم وەک فڕۆکەی ڕێبەرێکی قەدەغا مۆڵەتی نیشتنەوەم نییە، نە ئەوروپا، نە ئەفریقا، نە لە ئاسیا. ئەمن بێ نیشتیمانترین نیشتیمان داگیر کراوم، ئەمن ئەو دارستانە
شڕە بڕاوەیەم لە وڵاتی خۆم بۆ سەر خاکی دوژمنەکەم بارکراوم لێلێوەی لێلێم لالۆلام ئەمن ئەو ڕووبارەم ڕێم لێگیرا بە کەناڵی هەزاران ساڵەی ڕێڕەومە بڕژێمەوە دیجلە و فورات لەگا بدا دەست بەسەر کرام ئەمن ئەو تافگە بەخوڕانەی دوندی زاگرۆسم نابێکەوانەی زێڕین تێپەڕێنم و لە تێوشووی مێژوودا هەڵگیرام لێ لێ لەلا لێ ئاخر لەکوێی ئەم دنیایە ئاوبەند دەکرێ جۆگە لە دادگایی ئەکرێ و زێ حکومە درێ پەیوەندی پێڵا و زەوی یاساغ ئەکرێ ئەمن ئەو خاکەم بۆم نییە خاکی میلەتەکەی خۆم بم ئەمن ئەو شارەم بۆم نییە شەقامم لە ناودا هەبێ ئەمن ئەو پەرتووکەم بۆم نییە قەت بنووسرێ ئەمن ئەو باڵم کە نابێ بکرێمەوە ئەمن ئەو هەڵۆیم کە نابێ بچمە ئاسمان ئەمن ئەو زمانم کە نابێ لە دەما بم ئەمن ئەو چاوم کە نابێ تۆڕم هەبێ ئەمن ئەو شەهیدەم کە نابێ گۆڕم هەبێ لێ لێ لەلالۆ ئەمن بۆ دەبێ یاساغ بم بێگانە بم بە زێدی خۆ کچانی خۆری قەت نامرن کە شەهیدە بن ئەبنەوە بە مناڵ ئەبن بە دوو چاوی کەژاڵ لێ لێ واوا لێ ئەم ڕووناهیە ئاوا نابێ ئەم سارایە زۆر بەرینە ئەم ڕۆژبینە زۆر بەتینە و ئەم ژینایە بوو بە شۆڕش و ئەم ناگیهانە بوو بە چەمک و ئەم لەیلایە بوو بە ئازادی و ئەم بێریتانە بوو بە تافگە و ئەم شیرینە بوو بە سەروەری و ئەم نەسرینە بوو بە ڕاپەڕین و ئەم خەجەباوە بوو بە دروشم و ئەم ئاوێستایە بوو بە سروت و ئەم ئارێن مێرکانە بوو بە کانی و ئەم ئەڤینە بوو بە لاوک و ئەم ڕەنگینە بوو بە تابلۆ و ئەم شیفایە بوو بە نوچە و ئەم ڕووکەنە بوو بە ڕۆمان و ئەم هەموو ڕووفاتە بوون بە خاک و ئەم هەموو ستەمە بوون بە برین لێ لێ وەی لێ لێ ئەم گۆرانیە قەت تەواو نابێ ئەم هەڵبەستە شکڵ ناگرێ کچانی خۆری بەردەوامن لە شەهید بوون لە لاوچڕین لە برینژەنین لێ لێ لالا لێ شاژنەکەی کەوانەی زێڕین پێشکەشە بە یەکی ئەو ژن و کچە ئێزیدیانەی کە هەتا ئێستا چارەنووسیان نادیارە و نازانین لەکوێن شاژنەکەی کەوانەی زێڕین ئێستا لەکوێ کە نیزەکیت لە کام پەرزگا نوێژەکەی لەکوێ خەریکی دیرەکی ژنە ڕەسەنەکەی کوردەواری دیلی دەستی کام دڕندەیت لە چی خوشبنێکی تاریکای لە کام بیاباندا پڕەندەیت لە جیلوەتدا مەلەک تاوس عەزازیل بوو بە ئەنفال لە گریانتە خەم و کاوز دیلانێت بۆ بوو بە قیتال بە کام زمان بانگت ئەکەن کام ئیسم کرا بە ناوت کام دەست نیقابی خستە جێی پڵپڵە و مەرجانەی کڵاوت ئەی ئاسکەکەی شاخی تۆرۆز بە کام چەک سێرەت لێگیرە لە کام بازاڕ ڕافرۆشرای چۆن زنجیر لە پاوانت کرا لە جیلوەتدا مەلەک تاوس عەزازیل بوو بە ئەنفال لە گریان تا خەم و کاوس
دیلانێت بۆ بوو بە قیتال کەنیشکە کوردی ئازار سەخت چەند چەقۆ ڕۆحی سمیویت شمشێری ژەناوی کام دەست پەردەی شەرمی هەڵدڕێویت هۆ کوردەکەی زاگرۆز نشین ئێستا لەکوێدا ئەنیشیت لە جێی مێردی خۆشەویست ئێستا ژنی کام داشیت لە جیلوەتدا مەلەک تاوست عەزازیل بۆ بوو بە ئەنفال لە گریان تا خەم و کاوست دیلانێت بۆ بوو بە قیتال بەڕێزان ئێستا چمە سەر بەشێکی تری من لە سێ بوارە بە تایبەتی لەم کۆتاییە قاڵ بوومەتەوە بۆ شێعر نووسین بەشێکی نیشتمان و شەهیدە بەشێکی ئەو ژنانن کە ئەکوژدێن یاخود دەستدرێژی سێکسیان ئەکرێتە سەر یاخود نوتیژی جەستەیی و ڕۆحیان بەرامبەر بەکارهێنرێ و بەشی دووەمیشی کە لەم کۆتاییانەدا من خۆمم بۆ قاڵ کرد بۆ مردنی دایکە بەهۆی مردنی دایکمەوە ئەمڕۆ لە هەر سێ بوارەکەدا و لە کۆتاییشدا بۆ ئەوی تووشی مەلەن نەبن چەندێڕێکی کورتی خۆشەویستیتان پێشکەش دەکەم ئێستا چمە سەر بەشێکی تر قەسیدەی ڕەیب ئەم قەسیدەیە بەڕێز کاک عادڵعەزیز خوێندوێتەوە بەدەنگ پێشکەشە هۆکاری نووسینی ئەم قەسیدەیە چەند ساڵێ بەر لە ئێستا چەند ژنێکی لەشفرۆش گیران دەستگیر کران لە ئاسایشی هەولێر ڤیدۆیان لێگرتن ڤیدۆی ئەوەی کە ئێعترافەکەن دەموچاوەکانیان پیشاندرا من ئەو ڕۆژە ئەم قەسیدەیەم نووسی و کاک عادڵعەزیز خوێندێەوە ڕەیب واتە ئیختیساب ڕەیب بە تۆپزی بەسەر زەویە پاڵم خە بەرزەقی شەهوەت بکە پێڵاوەکانمەوە بەڕووتی بم ئاڵێنە لە باسکت بەڕووتی بم ئاڵێنە لە باسکت لە ناو لەپی خۆتە هێزم بخەرە سەر تا دەبم بە لیستۆکێکی ئەوەندە بچووک کلێلی حەقیقەتم پێدا هەڵدەواسی و بەردەوام بەدەستەوە یاریم پێەکەی دەست بۆ هەموو دوگمەکانم بەرە و جەلابی بیحەیام تیکە تیکەکە پرچم بەسەر ماشەری یاسادا هەڵکە و هەر بە زەوقی خۆت بمڕێسە بمکە بە پەتووی دەستچنی ژێر شەوێکت لە ژێر تەراویلکەی شوناسی پیاوەتیدا ڕامخە بۆ ئەبەد بمکە بە ژنێکی ڕێیبکراو بۆ ئەوەی چاو شۆڕت بم و هەرگیز لێت هەڵنەیەم ماوەیەکان درۆیان فەرموو نیشتیمانی هەورە ڕاکشاوەکان منم نەک ئاوتاروە 8 ملیۆن ساڵە ڕوود کراومەتەوە و هەورێکی سپی بێپەڵە مانگیلەی بەپیت وەک هەورێکی سپی بێپەڵە مانگیلەی بەپیت لێم ئەبچڕێ و لێک نابمەوە وەک کێڵگەیەکی بێبەرهەم جرجی مالیکەکەم لێم ئەخوا و تەواو نابم ئاو ڕێیپم ئەکا و تەڕ نابم مەغزام نمایش ئەکرێ و نەگەم بە نیهایەت برینی سەر لەشم قوڵتر ئەکەنەوە و وەک ئاوێنە فەزام زیاتر تیا ئەبێنرێ من بەڕووتی ئەوەندە تەنکم وەک تکەی باران ئەوەندە عوریانم وەک بۆشایی دایکەنە جەلابی بیحەیام داکەنە بەڕووتی ڕامخە و وەکو ڕێگە بەسەر مابڕۆ
تا دەگەیتەوە سەر ئاسەوارە کۆنەکانی کەوشەنی چێژ بە تەنی شەقامەکانەوە درێژم کە تا هەموو ڕێگاکانت لە مەستیدا بێنەوە سەر من بەرزەقی شەهوەت بکە پێڵاوەکانمەوە تا سووڕی پیاوبوونت کامڵ بێ نێوان پەنجەکانم بکە بە چۆمی چێژی خۆت تا بەروبوومی ڕەچەڵەکت هەر بڕوێ تەواوی کانیەکان لە پرچمەوە هەڵچۆڕێنە تا تۆوی زاوزێکردنت بەردەوام بێ تەواوی چلوورەی گوێسەبانەکان بە برژانما هەڵواسە تا لەگەڵ هاتنی وەرزی سەرمادا ڤاڵۆسی توندی پیاوەتیت وەکو شەختە بەندی لێدێ و وەچەی زیاتر دەخەیتەوە تۆ ڕێیپ و ڕوودکردنەوەی من بوون و بەردەوامیان پێداوی دایکەنە جەلابیبی حەیام داکەنە و پووزی خز و ڕانی سفت و تەبەڕوجەکانی لەشم تون لە باوەشت بگرە تا بورجی زەوقت زێدەتر بەرز و باڵا نوما دەکا و وەک کەنیزەکێکی حەڵاڵ هەڵم ئەگریتەوە بۆ خۆت لە فەرمانی خوا دەرمەچۆ من ئەیما مەلەکەتی ئیمانی کامڵی تۆم دایکەنە جەلابیبی حەیام داکەنە و دەستکاری هەموو شوێنێکم کە بم ئاڵێنە لە تەونی شیتاڵی ئەنکەبوتێکی نێرەوە و لەم مەسکەنە بێمەوایە لەم وڵاتی بێیاسایە بمکە بە لەش فرۆشێکی گەڕۆک بەنێو بەڕدا بەنێو مێژووی کوێر و کەڕدا بەنێو دەستوری بێفەڕدا تەهجیرم کە و بمنووسەوە و بمخەنێ و ڕیوایەتێکی سەعدی ئیبن وەقاسەوە بە برسێتی فرێم دە بەردەم قرژاڵێکی چاوکۆقزی شەرواڵ لە پێی نەجمە بەشان بابە ڕوونی وێنەم بگرێ و بمخاتە دەنگ و باسەوە دایکەنە جەلابیبی حەیام داکەنە و جیام کەرەوە لە توێژی خۆت لە نێوان من و خانەزادەکانی شارە دیواربەندێ دروست بکە برسیم کە و عیزەتم بکوژە تا ئابڕووم عەفوونەت ئەکا و لەگەڵ تۆدا سەودا بە فەزیلەتمەوە ئەکەم و هەموو شتێکم ئەخەمە ئەو بازاڕەوە کە تۆ خوددەی سەری شەهیدی تیا ئەفرۆشی و منیش لەشم تۆ لیبادی خاکی تیا هەڕاج ئەکەی و منیش چێش تۆ وێنە ئەگری و من ئەدوێم تۆ دادگایی ئەکەیت و منیش دام بە عەفوونەتی هەردووکمان لەم سەودا و بازاڕەدا ئەنێم جیام کەرەوە لە خانەزادەکانی شار بمکە بە ژمارەیەکی تری کوژراوەکان بمخەرە نێو ئەژماری ئامارەکانی راپۆرتی هەشتی مارسەوە دایکەنە جەلابیبی حەیام داکەنە ئەم پەیوەندیە 80 ملیۆن ساڵە بەردەوامە کە لە نێوان ژن و سروشدا سووڕی ژیان بە ڕوودبوونەوەی ژنەکان دەست پێ بکات ڕوودبوونەوە بۆ جوودبوون ڕوودبوونەوە بۆ مناڵبوون ڕوودبوونەوە بۆ بۆشایی تا فێر ئەبێ چۆن لەگەڵ باڵەخانە هەڵواسراوەکاندا باوەش بە یەکتریدا ئەکەن ڕوودبوونەوە بۆ بۆشایی تا فێر ئەبێ چۆن لەگەڵ باڵەخانە هەڵواسراوەکاندا باوەش بە یەکتریدا بکەن ڕوودبوونەوە بۆ درەختە کشاوەکان تا فێری باوەشکردن بە سنگی دیوارە ئەبن ڕوودبوونەوە بۆ ئاژەڵە خشۆکەکان تا فێر ئەبن چۆن باوەش بە خۆڵا ئەکەن ڕوودبوونەوە بۆ وەرزەکان ڕوودبوونەوە بۆ وەرزەکان تا فێر ئەبن کە پووزی ژنێ بەڕووتی بەر هەوا کەوت عەورەتی ئاو ڕەقکاتەوە کە پرچی ژنێ کرا
بەلیبادی ڕاخراوی سەرزەوی گۆلاوەکان پڕکە لە درەختی قامیش دایکەنە جەلابیبی حەیام داکەنە کە من بە دوو سەردەمی ڕووتیا ڕەب ئەبم دەمی ڕێیپ و دەمی ویلادەت سروش پڕ دەبێ لە جەسارەت و پەلاماری پاییز ئەدا و تووتڵەیەک گەڵای لەبەردا ناهێڵێ کە خوناوی گەرمم بەر زەوی ئەکەوێ ژینگە پەلاماری هاوین ئەدا و وەک سەربوردەی ئاستەمی ژنێکی لەشفرۆش مژێکی تاڵ تاڵی لێ ئەدا چەند ناهەقیە چەند ناهەقیە ئەم پەیوەندیە ئەم عەفونەتەی بوون ئەم شەیتان بازاڕیەی سەوداکردن هەتا تۆ دوو جار جەلابیبی حەیای مندا نەکەنی ئەم سوڕانە بەردەوامیان نەبێ و ئەم ئیمانە کامڵ نەبێ و ئەم بوونە بەردەوام نەبێ و تۆش نەبی بە پیاو چەند ناهەقیە دایکەنە جەلابیبی حەیام دوو جار داکەنە جارێ بۆ خۆم و جارەکەی تر بۆ هەموو ئەو ژنانەی کە وەک شەهد و دوعا و نادیە و نارین بە تاوانباریان ئەزانی وەرە وەک ڕەوە کولەی جەیشی ویلایەت زۆرە دەستگرتەم کە و بمکە بە لەشفرۆش بمخە بازاڕەوە و نمایشم کە بمکە بە کەنیزەک و دەسەودەسم پێ بکە لە دوای تێربوونی خۆت لە فیگەری کچەکەمە بم دەرەوە بە کوڕەکەت بمفرۆشە بە قەرەوڵەکانی ئاسایشی نیشتیمان بمکە بە ڕۆژەفی لە بیربردنەوەی قەیرانەکانی پیاوەتیت نەک هەر من خۆم لەسەر پشتی ساوا شیرە خۆرەکەی نێو باوەشیشم بنووسە لەقیت کچەکەم بکە بە زانیە بە میسیار بیبە بۆ سەرۆک بیکە بە غەنیمەی والیت دایکەنە جەلابیبی حەیام داکەنە بەڕێزان ئەم شعرە نەتەوەیە کە کراوە بە گۆرانی بە ناوی بەرخۆدانی مەخموور پێم خۆشە ئەمەتان بۆ بخوێنمەوە بەرخۆدانی مەخمورە میلەت هاتۆتە مەیدان سوپا دەوری تەنیوە بۆ نەفزی ئەمر و فەرمان گەلۆ هەر نەبەرگری پوچەڵکن نەخش و پیلان وا داگیرکەر یەکیان گرت سوپا هاتووەتەوە سەرما لە خاکی خۆما تەلبەن دیرۆک پڕ لە کۆکوژی ماکم ڕوبەڕووی نەمان ژیان پڕجەور و دژی گەلم نەوەی زاگرۆسە و لەسەر ئەم خاکە ئەژی لە ئاریاوە تا ئەمڕۆ هەر بە بەرخۆدان تژی بەرخۆدانی مەخمورە زارۆک دەستیاندایە سەنگ دایکانی ئاشتی هاتوون وتاف دەدەن بە یەکدەنگ فەرمانە فەرمان دیسان درایەوە لە تەپڵی جەنگ دوژمن دیسان یەکیان گرت بۆ دروستکردنی ئاستەنگ تا دوژمنم وەک زەرو لەسەر خوێنی من بژی لە خاکم گیر کاچنگ و ڕووگەی ناحەز و گرژی چەندیش بەهێز و دڕ بێ و دروستکە جەنگ و گرژی من خاکی خۆم چۆڵ ناکەم ڕائەپڕم لە دژی بەرخۆدانی مەخمورە گەل دەبێ خاوەندار بێ دەبێ هەر یەکگرتوو بین هەتا دوژمن وە هار بێ بەرگریمان ڕەوایە تابوونمان بەهادار بێ دەست لە ناو دەستی یەککەن با وڵات پایەدار بێ ئەم شعرە لەلایەن بەڕێز جاسمی سازەوە کراوە بە گۆرانی من ئێستا ئەچمە سەر
بەشێکی تری قەسیدەکە کە بۆ لاوانەوەی مەرگی دایکە. ئەم قەسیدەیە چواردە بەشی تا ئێستا لێ نووسراوە. زۆربەی هەرە زۆری قەسیدەکان بەشەکانی لە کوردستان پێ بڵاو بووەتەوە و ڕێژەیەکی زۆر لێکۆڵینەوەی لەسەر نووسراوە و لە ڕۆژنامە و گۆڤارەکانە بڵاو کراوەتەوە. کۆی قەسیدەکە بە ناوی هەرگلەیی بێ لە تۆ دایکە. ئەمە بەشی چوارەمی قەسیدەکەیە کە بۆم ئامادە کردوون. تۆ پێم بڵێ ئەگەر ئازار زیاتر بوو لە قەبارەی ناخ بیدەمە کێ